دیارە هەر تۆمەتبارێک لە زیندانە بێ کۆمەڵی مافیە بەپێی پێوەری نێودوڵەتی بە پێوەری ناوخۆیی و ئەو بەڕێزش کە لەو دۆخە نەخوازراوە ئەوەی کە ئێستا و کەمپینەی بۆ ئەکرێ جێگای خۆیەتی کە دەسەڵاتداران لە دەوڵەتی تورکیا گوێ بەو بانگەشە و داواکاریانەی چالاکوان و یاساناس و پارێزەران بە چونکە پاراستنی کەرامەت و شکۆی مرۆڤ ئێستا یەکێکە لە ئەرکە سەرێکیەکانی دەوڵەت و لە ڕووی جیهانی و لە ڕووی نێودوڵەتیەوە لێپێچینەوە و لێپرسینەوەی لەسەرەکەی ئەم بابەتە و پاراستنی هەر تاکێکە لە ناو زیندانەکانە بەڕاستی گەڕانەوەی شکۆیە بۆ دادگا بۆ یاسا بتوانەبوونی هاوڵاتیە بە دام و دەستگای قەزایی کە وای لێ نەکات لە سزا هەڵبێت بە و متمانەی هەبێ بەوەی کە دادگا و سزا بە سزاگانەکان جۆرێکە لە جۆرەکان بۆ بەدیێنانی ئاشتەوایی کۆمەڵاتی بەڵام ئەوەمان بیر نەچێ یعنی کۆمەڵێک دۆسیە هەیە دۆسی سیاسین ئەم دۆسی سیاسیانە بەداخەوە یان جارێک تر ئەڵێم ئەمانە پێوترە جەرائیمی سیاسی کە لە وڵاتانە حکمی لەسەرەیرێ ئەمە دوو جار جێگەی قبولکردن نییە چونکە لە ڕووی قانونیەوە ئەوەی کە هەیە یاسا دیاری کردووە یعنی تاوانی احتیاجانی کە باسی لێوەکرا بەڵام ئەوەی تر کە پەیوەندی بە بڵێم جەرائیمی سیاسیەوە هەیە بەڕاستیەکەوێتەوە سەر ئەو ڕژێمانەی کە حکومڕان و دەسەڵاتدارن لەو شوێنەیە و زیاتر حەزیان بەو بابەتەیە ئەجینا مۆزوعی جەرائیمی سیاسی لە دنیای مۆدرنا باوی نەماوە و شتێکە کە ئێستا ئەسڵەن هەر یعنی ئەوەی شەکە لە ئازادیەکان کە لە ڕێکەوتنامە جیانەکانی مافەکانی مرۆڤ لە ڕێکەوتنامەی پەیماننامەی مافە مەدەنی سیاسیەکانە باسی لێوەکراوە لە ساڵی 1966ەوە کە ئەمە بەڕاستی ناکرێمە لە ساڵ ئێستا لە دەدی 22ەکانی باز لەم بابەتانە بکەین بەداخەوە هیوادارین ئەو کەمپینە سەر بگرێ و لە جیهانە زۆر ئێستا کاری پێەکرێ بە هیچ شێوەیەک لەگەڵەوەیان نییە گۆشەگیری و وەکوڵێ حیزی ئینفرادی هەبێ ئەڵڵا هم یعنی لە زۆر حاڵەتی زۆر نادرە پەنای بۆ ئەبرێ لە کاتی بوونی نەخۆشیەکایە کە لەوەی مەترسی لێ بکرێ لە کاتی ئەوەی کە ئەو کەسە ینی ترسناکی دروستکە بۆ سەر چواردەورەکەی ئەجینا لە بەدەر لەم حاڵەتان ئەوەش بە قەراری سیاسی بۆ ناکرێ ئەبێ لیژنەی تایبەتمەند بێت وەکۆڵی راپۆرتی خۆی با دۆسی تایبەتی هەبێ ئەو حاڵەتە اینجا ئەکرێمە لە ڕووی وەکۆڵی یاسایی و بەدیێنانی دادپەروەر بڵێن ئەم ئیجراعاتە تەواوە یا تەواو نییە.